بە ناوی خۆی گەورە و مێهرەبان. خوشک و برایانی بەڕێز، جەماوەری تێکوشەری چوومان و ڕەواندز و مێرگەسۆر، پڕ بەدڵ سوپاسان دەکەم. ئەمڕۆ یەکێکە لە خۆشترین ڕۆژەکانی ژیانم، چونکە ئەمڕۆ لەگەڵتان کۆ دەبینەوە، بەڵام لەبەر دەمم ئەبینم سەری بەردی و حەسەن بەگ و سەرتیز و زوسک و هەندرێن و کوڕەک یادی شۆڕشی ئەیلول کە زۆر لەو قارەمانانەی کە بە خوێنی خۆیان ئەو شاخانەیان پاراست و لە سەرتاسەری کوردستان هەموو قارەمانەکان ئیمڕۆیان بۆ ئێمە دروست کرد. خۆشەویستان، بەڕاستی ئێوە ڕفراندۆمی خۆتان کرد بە کردەوە. ئەوەی چەند ڕۆژ پێش لە پارێزگای دهۆک و ئیمڕۆ لە کەرکووک و ئێستاش لەگەڵ ئێوەی بەڕێز لە دامەنی زۆسک و هەندرێن و گۆڕەس، ئەمە ڕفراندۆمە یامە چییە؟ ئەم ناوچەیە ناوچەی مەڵبەندی شۆڕش و خاوەنی سەدها شەهیدی قارەمانە، بۆیە کە جەماوەری ئەم دەبەرانە بێن لێرە وەکوو بنەوە بەم حەماسەتەوە، بەڕاستی ئەمەیە سەروەری، ئەمەیە خۆشترین ڕۆژ لە ژیاندا. خۆشەویستان، بۆ بڕیاری ڕفراندۆم درا. جارێ ئەبیەوە بزانین بڕیاری ڕفراندۆم بڕیاری گەلی کوردستانە، ئی هەموو حیزبە تێکوشەر و خەباتکەرانە کە لە ڕۆژی هەفتی شەش بڕیاریاندا ڕفراندۆم بکرێ، بڕیارێکی بوێر و بڕیارێکی مەسئولانە بوو. دەست خۆشی لە هەموو ئەو حیزبانە دەکەم. بڕیاری گەلی کوردستانە یەک تاقە کەس و تاقە حیزب و چەند حیزبێک نییە، ئی هەموومانە. بۆیە بڕیاری ڕفراندۆم درا، چونکە هیچ ڕێگایەکی تر لە بەردەمماندا نەمایەوە. هەموو ڕێگاکانمان تاقی کردنەوە، لە لامەرکەزی بگرە تا دەگاتە ئۆتۆنۆمی و تا فدرالی، بەڵام بەداخەوە لەگەڵ فەرهەنگێک ڕوبەڕوو بووینەوە کە بڕوای بە هیچێک لەمانە نەبوو، بڕوایان بە پێکەوە ژیان نییە، بڕوایان بەوە نییە لایەنی تر قبوڵ بکەن. پێشی ئەوەی من بێمە سەر بابەتەکە، من داواتان لێ دەکەم تەنها ئاڵای لەم مناسباتە هەڵبکەن، ئاڵای کوردستانە، ئاڵای حیزبەکان بینە خوارێ بەی پارتیشەوە. و تەنها وێنەی شەهید و ئەنفال ئەتوانن بەرز بکەنەوە، وێنەی ئەشخاص بەرز نەکەنەوە. ئێستا ملاحەزایکیان بوو من ئینا ئەڵێن ناوی سیدەکانت لەبیر چووە، من ناوی سیدەکانم لەبیر نەچووە، من باوکو قەزا حسابم کرد، چوومان و ڕەواندز و مێرگەسۆر. ئەگینا هەموو شوێنەکان بوو من شوێنی پیرۆزن، سیدەکان، حاجومەران، وەرتێ، دۆڵی ئاکۆیان، شێخزادە، خواکۆڕک، بارزان، مێرگەسۆر، مزوری، هەمووی
هەمووی وەکو یەکێک. خۆشەویستان، هەموو هەوڵێکماندا بۆ ئەوەی بگەینە چارەسەرێک لەگەڵ بەغدا. لەگەڵ هەموو لایەنەکان باسی ڕفراندۆم کراوە چەند ساڵ پێشی ئێستا. زۆر هەوڵماندا بگەینە ڕێککەوتنێک. لە ساڵی 2015 لە واشنگتن لە وایت هاوس لەگەڵ خودی جەنابی سەرۆکی ئەو سەردەمەی ئەمریکا بەڕێز ئۆباما ئەو بابەتەمان باس کرد ڕوبەڕوو. پارساڵ دروست لەم مانگە وابزانم هەر لەم ڕۆژە بوو یان سبەینەیە دیسا بیتە یەک ساڵ کە بە وەفدێکی گەورەوە چۆین بوو بەغدا لەگەڵ خودی جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ تەحالوفی نیشتیمانی و لەگەڵ هەموو لایەنەکانی تری سیاسی عێراقی پێمان گوتن برادەرینە شەراکەت شکستی هیناوە وەرن با جوڕەتی ئەوەمان هەبی پێکەوە بڕیار دەین ببین بە دراوسەی باش چونکە شەراکەت شکستی هینا. ئەو کاتە زۆر نەرم بوون حتا من لە بیرمە یەکێک لە سەرکردەکانیان وتیان ئێمە حەز ناکەین بگاتە ئەو حەدە بەڵام ئەگەر هەر چارە نەبوو با تەسریح بإحسان درست ئەمەی بەکارهێنا یعنی بەخۆشی لێک جا ببینەوە. بۆیە ئەو بڕیارە درا چونکە شەراکەتیان قبول نەکرد دەستوریان پێشێل کرد تەوافق نەما تەوازن نەما بڕیار بوو بودجە و چەک و تەقەمەنی بەشی پێشمەرگە بدەن یەک شتیان بوو پێشمەرگە نەنارد بەڵام بینیتان بە 2-3 سەعات پەرلەمانی عێراقی فدرالی کە ئێمە بە فدرالی نازانین پەرلەمانێکە تەقسیم بووە بینی مەجموعەیەک تاقمێکی مەذهبی و تاقمێکی شوفینی بە 2 سەعات یاسای حەشدی شەعبیان تێپەڕاند بەڵام بە 10 ساڵ ئەم دەست و ئەم دەستیان کرد یاسای پێشمەرگەیان تێنەپەڕاند. بودجەی هەرێمیان قەتە کرد. برینی بودجەی هەرێم ئەنفالێکی تر بوو نیەتەکە وەکو ئەنفالێکی تر بوو کە بەسەر خەڵکی کوردستاندا بهینن. ئەمانە هەمووی وایان کرد کە بیر لەوە بکرێتەوە ئێمە عیلاجێکی تر بکەین. باوەڕ بکەن ئەگەر دڵنیا بووینە ئەگەر زانیمان بووە ئەم وەزعە وەکو خۆی دەمینی دیسا ئێمە ڕازی بووین بەڵام بەوەش ڕازی نەبوون بە ئێمە ئەڵێن ئەبی بگەڕێنەوە بۆ سنووری خەتی سەوز. سنووری خەتی سەوز ئەو سنوورە بوو کە بینی خەتی تەماس بوو بینی پێشمەرگە و سوپای عێراق سەردەمی سەدام. وەڵا ئەمە خۆشە سنووری کوردستان خەتی سەوز دابنێن ئەمە سنووری کوردستانە یعنی بە هاون لە هەولێر بدەن بە هاون لە دووهوکیش بدەن چون ئێمە ئەم سنوورە قبوڵەکەین چونکە حەقیقەت سنووری کوردستان نییە. ئەمە لە هەمان کاتدا ڕفراندۆمی سنوور دەستنیشان ناکات بە گفتوگۆ ئێمە سنوورەکان دەستنیشانەکەین بەڵام قەتعەن ئێمە حاضر نین مناقەشەی سنووری کە ئەوان پێڵێن خەتی سەوز بکەین ئەوە نە سنووری کوردستانە و نە سنووری کوردستانیش دەبی. هەڵوێستی کۆمەلگای دەوڵەتی و بەغدا لە ڕفراندۆم من بە دەرفەتی ئەزانم ئەم بۆ ئێوە و ئەم بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوونی بکەمەوە. ئێمە لەگەڵ زۆرێک لە وڵاتانی جیهان ئەو بابەتەمان باس کردووە هەروەکو پێش ئێستا باسم کرد لەگەڵ بەغداش باسمان کردبوو هەمویان زۆر نەرم بوون بەڵام ئەم فترەی دوایێ وەکو ئەبینین گۆڕانێک بەسەر هەڵوێستیان داهاتووە. پرسیار ئەمەیە بۆ ئەم گۆڕانە بەسەر ئەم هەڵوێستە داهات. جاران کەس بە جددی وەری نەگرت بوو کە ئەمە بڕیارێکی جددیە و جێبەجێ دەکرێت
نه کۆمەڵگای نێودەوڵەتی نه بەغدا. هەندێک دەیانگوت ئەمە کارتی فشارە، هەندێک دەیانگوت بۆ ئەوەیە لە قەیرانێک دەرباز ببن، هەر یەکێ بۆ خۆی تەفسیرێکی دەکرد. پاشان دڵیان بەوە خۆش کرد کە وەڵا لە ناو خۆیاندا تەبانین، ڕێک ناکەون، ناهێڵن ڕەفراندۆم ببی، لەبەرەوە بە ئیهمالیان بکەین. بەڵام یەکێک لە نیعمەتەکان و دەستکەوتەکانی ڕەفراندۆم ئەمە بچی پاش بچیت پاش بۆنەیە تەوسە نه مەچ وەڵا بچیت ئەم توزەی ئەوە ئەمە گۆڵبارانکردنی بەشداربووانی ئاهەنگەکەی سۆرانە سەرۆکی هەرێمی کوردستان وتارەکەی ڕاگرتووە لە چاوەڕێی ڕۆیشتنی ئەم کۆپتەرەیەکە بەهۆی دەنگی بەرزی کۆپتەرەکەەوە قسەکانی خۆی ڕاگرت. کۆپتەرەکە گوڵی بەسەر خەڵکدا باراند. سەرۆکی هەرێمی کوردستانیش وتارەکەی ڕاگرتووە تاوەکو دوورەکەوێتەوە. بەڵە بەڕێزان، ئەمە وتاری سەرۆکی هەرێمی کوردستان دەست بە وتارەکەی یەکاتەوە بەهۆیەم کۆپتەرەوە وتارەکەی خۆی ڕاگرتە بوو. لە دەستکەوتەکانی ڕێفراندۆم دەرکەوت بۆ هەموو جیهان کە بڕیاری ڕێفراندۆم بڕیاری گەلی کوردستانە، بڕیاری تاکە شەخص نییە. یەکڕێزی گەلی کوردستان گەڕایەوە، پەرلەمان کارا کرایەوە کە زۆر جار بەهانەیان بەوە دەگرت ئێستا هەموو جیهان ئەزانی بەڵێ بڕیاری ڕێفراندۆم بڕیاری هەموو خەڵکی کوردستانە و سوورە لەسەر بڕیاری خۆی. والله تريابي علاجك كذا كان بس هلی لبر دنگی هلیکوپتر گویتان لدنگی منه و ئێستا زۆر باسی دەستوری عێراقی دەکرێت. ئەو دەستورەی کە زەرزوو زوو پێشێلیان کرد، بەڵام بە پێی ئەو دەستورە ئێمە مافی ڕێفراندۆممان هەیە. ئەوانەی کە ئێمە تۆمەتبارەکەن بەوەی کە ئێمە خەرقی دەستورمان کردووە و هەنگاوێکمان ناوە ناگونجێ لەگەڵ دەستور.
لديباجي دستورك دهاتوا الله إن الالتزام بهذا الدستور يحفظ للعراق اتحاده الحر. أوانا عربي زان زور باشتي أجان اتحاده الحر يعني پیکوجیانێکی ئارەزومەندانە ئێمە ئارەزومەندانە لەگەڵ بەغدا اختیارمان کرد پێکەوە بین. عێراقێکی تازە، عێراقێکی فدرال، عێراقێکی دیموکراتی، عێراقێکی مەدەنی دروست بکەین. بەڵام بەداخەوە ئێستا بینین دەوڵەتێکی نەمەدەنیە، نەفدرالیە، نەدیموکراتیە، دەوڵەتێکی دینی مەذهبیە. هەروەها ڕفراندۆم وای کرد کە دۆزی گەلی کوردستان جارێکی تر بچیتە و لووتکەی ئەولەویاتی ئەجندای نێودەوڵەتی. هەموو جیهان ئێستا هاتووتە سەر خەت. خۆشەویستان، ڕێفراندۆم ئامرازە نەک هەدەف. ئێمە ڕێفراندۆم ناکەین بۆ ئەوەی بڵێن ڕێفراندۆمیان کرد. ڕێفراندۆم بۆ ئەوەیە بە هەموو جیهان بگەینین ئێمە سربەخۆیمان دەوێ. ڕێفراندۆم و هەمیشە گوتومانە ئەگەر بەدیلێک هەبی جێی ڕێفراندۆم بگریتەوە بۆمان هیچ مشکلەمان نییە. بەڵام ئەگەر بەدیلێک نەبی وەکو ڕێفراندۆم مەحاڵە ڕفراندۆم دوا بخرێت. ئێستا کۆمەڵگای نێودەوڵەتی هاتوونەتە سەر خەت. هەندێ ئەفکاریان هیناوە، هەندێ نامەیان هیناوە. حەقیقەت زمانەکە فەرقە لەگەڵ جاران. بەو پەڕی احترام و اهتیمام بە دۆزی گەلی کوردستان سیاغە کراون. بەڵام مشکلەی ئێمە لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی نییە، مشکلە لەگەڵ بەغدایە. ئەبی لەگەڵ بەغدا ئێمە بگەینە نەتیجە. ئەویش بەم شێوەیە دەبی اتفاقێکی دووقۆڵی بەینی هەولێر و بەغدا. ئەگەر اتفاقەکە کرا بە شێوەیەک کە جێی ڕفراندۆم بگریتەوە، ئەو وەختە کۆمەڵگای نێودەوڵەتی ئەمریکا، ئەوروپا، UN پشتیوانی لەو اتفاقە بکەن و گەڕانتی بدەن کە ئەم ڕێککەوتنە جێبەجێ دەکرێت. ئەمە جێ ڕفراندۆم دەگریتەوە. بەڵام تا ئێستا من ڕاستگویانە پێتان بڵێم بەغدا تا ئەو حەدە نەهاتووتە پێش. ئەگەر خۆشەویستان، خوشک و برایان، ئەگەر تا دوسێ ڕۆژی تریش ئەو بەدیلەمان بەدەست گەیشت، خۆ ڕۆژی 25 نۆ ئاهەنگ ئەگێڕین. ئەگەر ئەو بەدیلەش بەدەستمان نەگەیشت، ڕێفراندۆمی خۆمان دەکەین، هەرچەندە ڕێفراندۆمتان کرد. مافی خۆمانە ئەم جارە ئەبی گەرانتی کۆنکریتی هەبی، چونکە ساڵانی ڕابردوو بە ئەزمونێکی زۆر تاڵدا تێپەڕیوین. مافی خۆمانە بڕوا بە هیچ وعدێکی شەفەهی نەکەین یا بە هیچ نامەیەکی مەطاطی. ئەبی زۆر بە زمانێک بنووسرێ کە کەس نەتوانی نە لێ ڕابکات نە تەفسیری بوو بکات. ئێمە سەر بە خۆیمان دەوێ. گفتوگوی ئێمە لەگەڵ بەغدا بۆ ئەوە نییە
ئەم وەزیرەمان بوو بگێڕنەوە و لێرە مدیر عامێکمان بوو تینکەن و لێرە بوو جە بدەنەوە ئەو قۆناغە تێپەڕی تەواو بوو. بەڕاستی من ئێستا هەستی پێیەکەم لە دوای 2003 پاش ئەو هەموو ئەنفال و کیمیاباران و کۆمەڵکوژی هەڵەمان کرد 2003 چووینەوە بەغدا هەڵە بوو بەڵام بە نیەتێکی پاک بە دڵێکی ساف چووینێمە بەڵام وەرنەگیرە. ئێمە یەک پارچەی عێراقمان تێک نەداوە خۆیان تێکیاندا. ئێمە چۆین بۆ ئەوەی ببینە شەریک و برا لەگەڵیان لە بەغدا ئەوان قبولیان نەکرد ئێمەش خزمەتکاری کەس ناکەین. و هەڵەی دووهەم کە بودجەی هەرێمیان بڕی معنە ئەوەیە تەواو دەبوایە ئەو وەختە ئێعلانی بکەین بەڵام حەقیقەت ئەو وەختە نیمچە غەڵەتێک بوو چونکە شەڕی داعشمان بەسەردا سەپێنرا پێڕۆ نەگەیشتی نەگینا دەبووە ئەو وەختە ئێعلانی بکەین. بەداخەوە هێشتا فەرهەنگی ئەنفال و قبول نەکردنی شەراکەت لەگەڵ نەتەوە و پێکهاتەکانی تر هێشتا زاڵە لای زۆرێک لە بەغدا. مافی خۆمانە داوای گەڕانتی تەواو بکەین. ئەگەر ئەم پرسیارە مافی خۆمان ئەم پرسیارە بکەین ئەگەر ئێستا ڕفراندوم قبول نەکەن ئەی پاش 2 ساڵی تر چۆن قبولی دەکەن تا وەختیش بڕوات لە بەرژەوەندی گەلی کوردستاندا نییە. فەرمونون تەماشای بڕیارەکانی پەرلەمانی بەغدا لەگەڵ مەحکەمەی ئیتیحادی بکەن هەمووی لە دژی گەلی کوردستانە تاوان بۆ خۆیان چ دەڵێن بۆ بڵێن بەڵام بڕیارەکانیان نایێتە کوردستان لە کوردستانیش جێبەجێ نابی. بەڵام نیەتەکە پیشانەدات کە نیەتیان چییە بەرامبەر بە کوردستان ئەمە گرنگە. لەگەڵ دراوسەکانمان ئێمە زۆرمان پێخۆشە هەروەکو ئەم ئەزمونەی 25 ساڵی ڕابردوو ئێمە فاکتەری خێر بووین فاکتەری ئەمن و ئاسایش بووین و لەمە دۆش پێمان خۆشە هەروابی پەیوەندیمان دۆستانە بی و ئێمە تەهدید نین بوو کەس و ناژبین بە تەهدید بوو هیچ کەسێک و من دۆستانە داوا لە جیرانەکانمان دەکەم بە زمانی تەهدید قسەمان لەگەڵ نەکەن چونکە تەهدید لە کەسێک قبول ناکەین. ڕفراندۆم کوتایی دنیا نییە بۆ خاتری خۆ ئەو هەموو فشارە دینن و ڕفراندۆم فرسەتێکە بۆ ئەم گەلە ڕوخساوە بۆ ئەوەی تعبیر لە ڕێی خۆی بکات دوای ئەوە فەرمووەرن ئەکەوینە گفتوگۆ چ وەختێک پێویستە ئێمە وەختەشە دەین هەموو کرفتەکان چارەسەرەکەین شەراکەت شکستی هینا جیرانەتیەکی دۆستانە برایانە دادەمەزرێنین پەیوەندی ئایندەمان لەگەڵ بەغدا ئێمە عمقی ئەوان دەبین ئەوان عمقی ئێمە دەبن و بەردەوام دەبین لە هەموو هاوکاریەک لەگەڵ یەکتری بەڵام ئینکاری حەقی ملەتی ئێمە لەوەی تعبیر لە ڕێی خۆی بکات زڵمێکی گەورەیە قبول ناکرێت. و دەبی هەرێم و بەغدا بە گفتوگۆ و چارەسەری مشکلەکان بکەن ئێمە دژی ئەوەین تند و تیژین بیریش لەوە ناکەینەوە ئەسڵەن ڕۆژێک لە ڕۆژان هێز بەکاربینین دژی هیچ کەسێک بەڵام ئێمە جارێکی تریش ئەڵێم ممارەسەی مافی خۆمانەکەین ئەگەر تەعەدا لە ئێمە کرا بەرگری لە خۆمانەکەین. شێوەی دەوڵەتی داهاتووی کوردستان ئەوە ئەمە بینیتەوە بۆ ئەو لجنەی کە دانرێ بۆ
دستوری دولت و هەروە بوو ڕێی گەلی کوردستان بەڵام ئەوەی کە پێشنیار کراوە ئەبی دەوڵەتێکی فدرالی دیموکراتی پەرلەمانی مەدەنی بی مافی هەموو پێکهاتەکانی ئاینی و نەتەوەیی پارێزراو بی و من تەوسیەشم ئەوەیە بۆ ئێوە و بۆ هەموو خەڵکی کوردستان احتیمالە هەندێک تونڕاو لەناو عەرەبەکان قسەی ناشرین کەن بە زمانێکی نزم یا حتا ممکنە تەعەدا لە هەندێک کوردی فەقیری بێدەسەڵات لە بەغدا یان لە کووت لە شوێنێکی وا بکەن ڕێجاتان لێ دەکەم ئەو ئەخلاقە بەرزەی کە پیشانی هەموو جیهانتاندا لە ساڵی 91 سێ فەیلەقی جەیشی عێراقی تەسلیم بە ئێوە بوون جەماوەری کوردستان بە احترامەوە نۆرتانەوە کە ئەو جەیشە بوو ئەنفالیان کردن کیمیابارانیان کردن دێهاتەکانیان سووتاند هیچ نەمانەیکەن بەڵام ئێوە ڕەوشتێکی ئەوەندە بەرزتان پیشاندا کە هەموو دنیا سەرسام بوو بەو ڕەوشتەی ئێوە ئێستاش زۆرێک لە عەرەبەکان برا عەرەبەکان هاتوون ئاوارە بوون لە کوردستانن برای ئێمەن میێوانی ئێمەن احترامیان بگرن ڕێگەن نابی بدرێتن بە هیچ شێوەیەک ئەگەر کاری هەڵە لە بەرامبەر بە کوردێک کرا لە شوێنێکی تر لە عێراق لێرە ڕەتفعلێکی وا پیشان بدرێ ئەمە نابی بە هیچ شێوەیەک ڕەوشتی بەرزی خۆتان بپارێزن ئەگەر مشکلە لەگەڵ حکومەتێک هەیە مشکلە بینی دوو ملت نییە ئێمە و عەرەب و تورک و فارس و هەموو برایەکین لە ناو خۆماندا کورد و تورکمان و عەرەب و ئاشووری و کلدان و سریان و ئەرمەن و ئێمە برایەکین ئەبی دین و هەموو مەزهەبێک ئازاد بی ئەمەیە کە ئێمە سەردەخاتن و احترامی دنیاش بەدەست دینین لە کوتاییدا بەقەت قورسایی ئەم چۆنە سڵاو دەنێرین بۆ گیانی پاکی شەهیدان سڵاو دەنێرین بۆ پێشمەرگە قارەمانەکان و سڵاو بۆ ئێوەی خۆشەویست و بۆ هەموو خەڵکی کوردستان و هەر شاد و سەرکەوت و سەرفیراز بن